زۆر جار سیارەکان و هاتوچۆیەکان ئێزگار زۆر قەڵەباڵغن دەبێتە هۆی ئەوەی کە ڕووداوی هاتوچۆ بێ لەگەر ڕووداوەکەش کێشەی کۆمەڵایەتی دروست بێ لێک بدەن خوا نەخوازە زۆر جاری وایە تەقە دروست بووە. لە کاتی بۆنە و ئاهەنگەکاندا برینداربوو زیاتر دەبێ بەداخەوە کە ڕووداوی مردنیشی لێ ڕوودەدات. شارعەکان مانگ بچکەنە بازارەکانیشمان قەڵەباڵغان ئیزدیعام لەو کاتە دروست دەبێت بەهۆی ساق تەکسیەکانەوەیە. وەستانی ئەو ئۆتۆمبیلانێک کە بە دوو ساید لە شەقامەکان ڕادەوەسن سەرەتا کەم تەرخەمی شوفێرەکانە ئەمە جەنجالی و خەلەباڵغیمان لۆ دروست دەکات هەروەها ڕێگری لە پیادە ڕۆیش دەکات. بەرنامەی ترافیک لە ئەڵلقەی ئەم جارەیدا باز لە هۆکاری ڕووداوی هاتوچۆ لە کاتی بۆنەکان دەکات کە زۆر جار لە بۆنەکان جاچ بۆنینەتەوەی یان ئاینی بێت شەقامەکان دەبن بە گۆڕەپان و گەراجی ئۆتۆمبیل بە شێوەیەک بواری هاتوچۆ دەخنچێت و جەنجاڵی باڵی بەسەر شەقامەکاندا دەچێشێت. لەو کاتەش سەرپێچی و لاساری لە لێخوڕین و هاتوچۆ لە حاڵەتەوە دەبێتە دیاردە و شەقام زێدەڕۆیی لەسەر دەکرێت و شەقام دەبێتە شوێنی پێشبڕچێ و لێخوڕین بە لاساری و سەرپێچی و گرتنی ڕێگاکان. بۆیە ترافیک لەم مەڵقەیە بە دوواداچوون بۆ ئەو سەرپێچی و کەم و کوڕیانە دەکات کە بەشێک لە شۆفێران شەقام بۆ بەرژەوەندی خۆیان قۆرغ دەکەن و دەبن بە بەربەست بۆ هاتوچۆ بەو هۆیش جەنجاڵی و قەرەباڵغی شەقامەکان پەک دەخات. زۆر جارە و سەرپێچی و هۆکارانە دەبنە هۆی ڕووداوی نەخوازرا و دڵتەزێن بەو هۆیش قوربانی لێ دەکەوێتەوە و ماڵوێرانی بەدوادادێت. زۆربەی ڕووداوەکانیش لەو بۆنانە دەبنە هۆکاری دروستبوونی کێشەی کۆمەڵایەتی لەو کێشانەش زۆر جار کوژرا و برینداری لێ دەکەوێتەوە. بۆیە ترافیک دەیەوێت ببێتە ڕێ نیشاندەر بۆ بڵاوکردنەوەی ڕۆشنبیری و هۆشیاری هاتوچۆ و دوورکەوتنەوە لەوەی ببین بە هۆکاری ئەو ڕوودا و بربەستانە. لە بەرنامەی ترافیک دەچینە فریاکەوتنی خێرا بۆ ئەوەی نیشانی بدەین لە کاتی بۆنەکان ڕووداوەکانی هاتوچۆ چۆن دەیان هێننە سەرخەت و ئەوان چ دەبینن لەو بۆنانە چونکە لە کاتی بۆنەکان زۆر جار دەڵێن دەکەوینە حاڵەتی ئامادەباشی. ئێمە وەکو 122 لە فەرمانگەی تەندروستی هەولێر هەردەم لە ئامادەباشی داین 24 کاتژمێر لە دەوامین چاوەڕێی هەر زەنگێکی کە لە تەلەفۆنەوە بۆمان دێتن بەهانایەوە بچێت. هەڵبەتە لە ڕۆژانی پش و لە ڕۆژانی ئاهەنگ و مناسەباتەکان خەڵک زیاتر ڕوو لە دەرەوە دەکاتر و لە شوێنە گەشتیاریەکان دەکاتن ئەوانش دەبێتە هۆی جەنجاڵی زیاتر دروستبوون لەسەر شەقامەکان و زیاتر لە بۆنەکان بەڵێ خەڵکەشی زۆر دێتە دەرێ ئەو کاتە ئەرکوا قورستر دەبێتن ئەمبولانسەکانمان تەوزیع دەکەن لەسەر شوێنەکان و بەهانەی ئەو کەسانەوە دەچی کە پەیوەندیمان پێوە بکەن. لە کاتی ئاهەنگ و بۆنەکاندا هەڵبەتە کە خەڵکەکی زۆر دەشتە دەرێ تووشی کێشەی هاتوچوو دەبن و گرفتی زۆر دروست دەبێتن. لەو کاتانە حادیسە زۆر دەبن هیواداری خەڵکەکە کە بتر ئاگادار بن و لە ڕێنمایی هاتوچوو دەرنەچن لەبەر ئەوەی ئەو کاتانی کە ئێمە دەردەچووی زۆر جاران تووشی حاڵەتی وا ترسناک و وا زامدار دەبین کە خۆشمان زۆرمان پێ ناخۆشە خەڵک تووشی مردم بووە خەڵک تووشی قاچبڕین و دەستبڕین و شەلەل بوون و ئەوانە دەبن. ڕۆژانە ئێمە لە دەوامی خۆمان لە ئەرکدا تیمەکانمان لە ئامادەباشیدانا ڕۆژانە کە ڕۆژی ئاهەنگ و بۆنەکە هەڵبەتە حەوادث زیاتر دەبن تیمەکانمان ئەو کاتانە لە ئامادەباشیدان و بۆ هەر ڕووداوێک دەچێتە سەر ڕووداوەکان. ئەکید لە کاتی بۆنە و ئاهەنگەکاندا برینداربوو زیاتر دەبێ بەداخەوە کە ڕووداوی مردنیشی لێ ڕوودەداتن و ڕووداوی دڵتەزێنی لێ ڕوودەداتن ئەمەش لە ئەنجامی زیاتر جەنجاڵی و چوونە دەرێ و
ڕێگاوبانەکانی خۆمان زۆر قەڵەباڵغ دەبیتن و ئێستیعابی ئەو هەموو سیارە ناکاتن کە خەڵک لێ دەردەچێت ڕووداوی هاتوچی لێ دروست دەبیتن. هەموو ئەو زیان و سەرقاڵی دەستگا ئەمنی و تەندروستیەکان بەهۆی پابەند نەبوونی شۆفێرانە کە دەبنەوەی دروستبوونی ڕووداوی گەورە. لەگەڵەوە یەو تیمانە بەهانەی توشبوانی ڕووداوەکان دەچن، زۆربەی کادە و تیمانەی فریاکەوتن خۆشیان دەبنە قوربانی ڕووداوەکانی هاتوچۆ. هەڵبەتە ئێمەش وەکو سیارەکانیت کە دەردەچین دەبێت بە سورعاتێکی بەرز دەربچن بۆ ئەوەی بگەنە ڕووداوەکان. سیارەکانی ئێمەش تووشی ڕووداوی هاتوچوو بووینەوە بەداخەوە کە زیانی گیانی و مادیشی لێکەوتوتەوە. جا بۆیە داوا لە هاوڵاتیان دەکەین، داوا لە شۆفێران دەکەین لە کاتی بینینی ئەمبولانس و بینینی ئەمبولانسە کە زەنگی لێداوە ڕێگایان بۆ بکەنەوە و مسابقەیان لەگەڵ نەکەن و بۆ ئەوەی تیمەکانمان بگەنە شوێنی خۆیان. لە ئاهەنگ و بۆنەکاندا ئەکی جەنجالێکی زۆر لە شەقامەکان دروست دەبێت، ئەویش بەهۆی چوونە دەرەیەکی زۆری خەڵک بەیەکەوە و هەریەکە و پابەند نەبوونیان بە یاساکانی هاتوچۆ هەریەکە بۆ خۆی و بە هاوەسی خۆی سیارە لێ دەخۆڕیتن و بە کاتێک هەمویان دەچنە دەرەوە هەمووشیان بە یەک جار بە یەک کات هەمویان دەگەڕێنەوە. ئەوە جەنجالێکی زۆر دروست دەکاتن و ئەزیێتێکی زۆر دروست دەکاتن بۆ برادرانی هاتوچۆ بۆ هەربەتە کە ڕووداویشی لێ دەکەوێتەوە. ئەویشیان دەبێتە ئەرک و ماندووبوون بۆ تیمەکانی ئێمەش و بۆ سەرقاڵبوونی هەموو لایەنە پەیوەندیدارەکانە. زۆرترین ڕووداوکەوا ڕوودەداتن ڕووداوی هاتوچۆیە بەهۆی تیژڕەوی براشفێرەکان ڕوودەداتن پێویستیان بەوەی دەبیکەوە ئێمە یارمەتیان بدەین و لە کاتی بۆنەکان بۆ نمونە دەبینی ئیزدیحامی و قەڵەباڵغەچوا دروست دەبیتن هەم ڕووداوی هاتوچۆ ڕوودەدات. زۆرترین ڕووداوکەوا ڕوودەداتن و پەیوەندیمان پێوە دەکەن ڕووداوی هاتوچۆیە. ئەویش بەهۆی زۆری قەڵەباڵغی ڕێگاوبانەکان هەروە ئەو بۆنانەی کەوا ڕوودەداتن ئاهەنگەکە دەبینی براشفێرەکان خێرایی دەکەن تیژڕەون وا دەکاکەوە ڕووداوی هاتوچۆی لێ بکەویتەوە، قوربانی زۆری لێ دەکەویتەوە و داواکارین یعنی براشفێرەکان ڕێنمایەکانی هاتوچۆ جێبەجێ بکەن بۆ یەکەمترین ڕوودا و ڕووبداتن، کەمترین پێویستیان بە حالەتی پێویستیان بە ئەمبولانس بیتن و دەبینی زۆر جار لەو حالەتانە کەمەندامی دروست دەبیتن، حالەتی مردن دروست دەبیتن و هیوادارین یعنی ئەو شتانە دووبارە نەبتەوە و هێواش و لەسەرخۆ. حالتي بدبنوه هي 0.54 من وەکو شۆفێری تەکسی لە کاتی بۆنەکان کێشەمان زۆر دەبی مەسەلەن بۆنەی مەسەلەن نەورۆز و جەژن و ئەوانە زیاتر خەڵکە ڕوو لە بازار دەکا و زەنجاڵی و قەڵەباڵغێکی زۆر پێیا دەبی لۆمان تێدەگەی پابەد نابن بە ڕێنمایەکانی هاتوچۆ هەمووی دووسایی دوو مەسەلەن زۆر جار ڕادەگرن کە دێتە خوارێ بۆ چتکڕین و ئەو شتانە یعنی قەڵەباڵغی پێیا دەبی زۆر کە دێنە بازار کە دەچن مەسەلەن شوێنە کە ئیزدیعامە هەمویان سەبریان نییە بە عەجەلەنە هەدەوێت بە 5 دقیقە بە 10 دقیقە بێ شتەکانی خۆی جێبەجێ بکە بکڕی و بڕوات. سیستەمی ڕێگاوانەکان وەکو پێویست نییە، پێویستە بەڕێبەرایەتی هاتوچۆ مرور میسالانی ڕێنمایی دەربکە لە بۆ ئەو خەڵکەی یان ئینجازە نەداتە هەموو کەسێکەوە سەرپێچ سیارەی پێ بکە. دووش هەیە بڕادە بینازانین سیارە لێ بخۆڕی دێ بە کەیف خۆی کاکە پێ دەرێ ڕامەگرێ لێکوانە یان دوو ساید یان سێ ساید ڕادەگری مرور غرامەشی دەکا کابرا لەوانەیە دەورە من بیجێ ناداتێوەیە ئەوەش یەکەکە لەو هۆکارانێکەوە جەنجار و قەرباڵغی دروست دەکات. بخۆی کاتێک لە کاتی بۆنەکانەوە شتانە دروست دەبێت بازارەکان قەڵەباڵغ دەبێتن ئیزدیعامەکی زۆر پێیا دەبێت ئەوانەش زۆر دەکەتەوە سەر سایق تەکسیەکان بخۆی شارعەکەمان زۆر گچکەیە شارع سیمەتری زۆر گچکەیە ئێستا بازار تێرا بۆ نمونە بازار تێراوە شارعی زۆر گچکەیە بخۆی دوکاندارەکان یەک سایت سیارێ ڕادەگرن مەجای تەکسی نامینێتن لەو کاتەش
خەڵکەکەش لەگەر مرورەکان هاوتانیە لەگەڵ قسەکانیان و لەگەڵ یاساکانیان هەریەکە و بە شوێنێکی خۆل هەیە لە ناوەندی شەڕع نەفەر دەست لێ ڕادەگریت تەکسیر ڕادەگریتن حیسابی بۆ ئەو کەسانەی پشتەوە ناکە حیساب بۆ ئەوانەی دواوە ناکەتکەوە بزانیکەوە سیارەی لە پشتەوە هات هەیە نییە کەوا قەڵەباڵغی دروست دەبیت دروست نابێتە لەگەر ئەو شتانە هاوتانینە لەگەڵ یاسا نینە ئەوانە بەس حیسابیەوەی دەکەن کەەوە پارەکەی خۆیان وەرگرن و نەفەرەکەی خۆیان ببن بەڕاستی ئیزدیعامەکی گەورەیە گەراز نییە سیستەمی هاتوچووی بەڕاستی تون نییە وەختەچی ئێکوانە زۆر باش بوو نە دوکاندار نە تەکسی ڕیان نەدەگرت تەنها بەس یعنی ئەوی ئیشی هەیە لە بازار تێدای ڕای دەگەیش خۆی دەکرد و دەڕۆی زۆر باش بوو بەڕاستی وەختی بەس نازەم لەوەی لاتەوە سەزار دوی سای سێ سای لێکوانە ڕادەوەستی سیارە لەو بۆنەوە هەنگانە لە کاتی دەربڕینی خۆشی ژمارەی ئۆتۆمبیل و پیادەڕۆ بە ڕێژەیەکی زۆر ڕوو دەکەنە دەرەوە و شەقام و ڕێگاکان زۆربەی نمایشی تێدا دەکرێت و زۆر جاریش بەشێک لە شۆفێران دەبنەمایی بێزاری خەڵک و هاوڵاتیان بۆیە پۆلیس و فریاکەوتن هەروەها دەستگا ئەمنیەکان شان بە شانی پۆلیسی هاتوچۆ دەکەونە حاڵەتی ئامادەباشی و پاڵپشتی هاتوچۆ دەکەن بۆ ئەمە بەسەر لە بەرنامەی ترافیک بە ڕێبەری پۆلیسی پایتەخت باز لەو گرفتانە دەکات کە بەهۆی هاتوچۆ و ڕووداوەکان تووشیان دێت و ئیجرات دەکەن. لە کاتی ئاهەنگەکان مەسەرەن ئاهەنگی سەری ساڵمان هەیە یانە خود ئاهەنگی نەورۆزمان هەیە زۆر جار سیارەکان و هاتوچۆیەکان ئێزگار زۆر قەڵەباڵغن قسەکەی جەنابە زۆر جار ڕاستە دەبێتە هۆی ئەوەی کە ڕووداوی هاتوچۆ بێ لەگەر ڕووداوەکەش کێشەی کۆمەڵایەتی دروست بێ لێک بدەن خوانەخوازە زۆر جاری وایە تەقە دروست بووە زۆر جاری هەوەیە هاوڵاتی لە ئەنجامی ڕووداوی هاتوچۆیەکە هیچی بەسەر ناتوە لە شەڕ و تەقەکان تووشی کێشە دروست و مردوو دەبێتن یعنی ئەو کێشانەشمان هەیە بە تایبەتی لەو شوێنانەی کە باری ئەو شوێنە مەسەن لە گوندەکان یان لە ناحیەکان لە قەزایەکان زیاتر هاتوچۆ ڕووداوی هاتوچۆ دەبێتە ڕووداوی کۆمەڵایەتی بۆیە من لێرەوە داوا لە هاوڵاتیان دەکەم ینی پابند بن بە ڕێنمایەکانی هاتوچۆ پابند بن بە ڕێنمایەکانمان پابند بن بە یاسا بۆ ئەوەی هیچ هاوڵاتێک تووشی کێشە و خوا نەخواستا مردن و ئازار و سجن نەبێت. ڕووداوەکان جیاوازی تێدایە جاری وا هەیە نەتیجەی لێخڕوونێکی ئێجگار زۆر توندا یاخود لە ئەنجامی ئەوەی کە سیارەکە لێ دەخوڕێ مەست بووە مەشروبی خواردوتەوە یاخود لە ئەنجامی زۆر جار هەیە پێشبڕکێ دەکەن سیباغ دەکەن ئەو سیارە لە ناو شار لە ناوەندی شار ئەویش ڕووداوی لێ دروست دەبی زۆر ڕووداو هەیە جۆرەکان بەپێ ئەو جۆرانە پەراوی لە کۆنێ دەکرێت و ئیجرعاتی پێویست بەرامبەر ئەو کەسانە دەکرێت ئەگەر ڕووداوەکان خوا نەخواستە ئیشاڵە قەت نابێتن مردینی تێدا بێ ئەو کاتە تۆزێک زەحمەت دەبێت ڕووداوەکانی هاتوچۆ جیاوازیان زۆرە لە کاتی جیاوازەکانیش ئەو وەختە پەراوی لێ کۆڵینەوە بڕیاری دادگای کۆتایی لەسەر دەکرێت. بەپێی ئاماری بەڕێبەرایەتی پۆلیسی هاتوچۆی هەولێر لە سەرەتای ساڵی 2010 تا سەری ساڵی تازە زیاتر لە 1020 ڕووداوی هاتوچۆ لە شاری هەولێر ڕوویانداوە. زیاتر لە 220 کەس بەهۆی ئەو ڕووداوانە گیانیان لەدەستداوە. لە ماوەی 8 ساڵی ڕابردوودا لە هەرێمی کوردستان نزیکەی 1000 کەس گیانیان لەدەستداوە و زیاتر لە 900 کەس بریندار بوون. لەو 8 ساڵی ڕابردووش 4385 ڕووداوی هاتوچۆ ڕوویانداوە. هەروەها زیاتر لە 1800 مۆڵەت لە دادگای هەولێر سکاڵایان لەسرە بەهۆی سەرپێچی و سزای یاسایی داواکراون. هاوکات هۆکاری زۆربوونی ئەو ڕووداوانە زۆربەی دەگەڕێتەوە بۆ زیادبوونی ژمارەی ئۆتۆمبیل بۆ سەرووی 1,500,000 پابەند نەبوونی بەشێکی زۆر لە شۆفێران بە خێرایی دیاریکرا و تیژڕەوی بەکارهێنانی مادەی کوحولی و مۆبایل لەلایەن بەشێک لە شۆفێران و پێشبڕکێی نێوان بەشێک لە ئۆتۆمبیلەکان لێخڕینی ئۆتۆمبیل بەبێ مۆڵەتی شۆفێری.
لە کاتی نزیکبوونەوەی ئاهەنگی بۆنەکان لەلایەن پۆلیس و پۆلیسی هاتوچۆ پلانی ئەمنی و ڕێخستنی شەقام کۆنتڕۆڵی شەقام لە ڕووی هاتوچۆدا دەندرێت. لێرە پۆلیسی هاتوچۆ و هێزی فریاکەوتن پلاندا دەڕێژن بۆ ڕێخستنی ئەو شەقام و بازاڕانەی کە زۆرترین سەرپێچی تێدا دەکرێت و بربەست بۆ هاوڵاتیان دروست دەبێت. هێزەکان دەکەونە ڕێگا بۆ بەدواداچوون و ڕێخستنی ترافیک. سەرەتا دەچینە بازاڕی گەورەی هەولێر. لەو شوێنە شەقامدا پۆشراوە بۆ ئۆتۆمبیل بە شێوەیەک بوار بۆ ڕۆیشتنی پیادە ڕەو نەماوە بەهۆی جیرانی شەقام و شۆستە لەلایەن کاسبکار و ئۆتۆمبیلەکان کە مرۆڤی پیادە ڕەو هیچ بەهایەکی نەماوە یان مافی خوراوە لەوەی شوێنێک نییە پیایدا تێپەڕ بێت. کا شوفێری ئۆتۆمبیلەی کاکە کا شوفێرەکەی وەرە بابە وەرە غرامەت لۆ دێجەیەکەت خراپە ئیزدیحامت دروست کردیە. لۆ لە سەهێلی پەڕینەوەی ڕایگرتێک کاکەوە خەڵک لێرە دەپەڕتەوە. پۆلیسی هاتوچۆ بە پاڵپشتی هێزی فریاکەوتن دەست دەکەن بە لێپێچینەوە و لێکۆڵینەوە. چەندین ئۆتۆمبیل سزایان بۆ تۆمار دەکرێت. لەوەرە خۆت بدە لایەکی کاکە تا خەڵکە بتوانێت هاتوچۆی بکە وەرە خۆت بدە لایەکی کەینێ و شەقامەت چۆل بوو ئاسایی بووە و جاوەرە لێرە ڕابگرە. کا شوفێریە و ئۆتۆمبیلێ شوفێری لەوێن دەرنیە. باشە غرامەی لۆ دەکەین لەبەرەوەی شوێنی خراپە هەڵدەستین بە سزادانی بە بڕی 30,000 لەبەرەوەی بە دوو ساید ڕایگرتیە. ئەو تەکسیانم لۆ بشتێنن با لە جادەی بڕۆن لە دوویەک ئەوە نەبن ئەوە دیوارەکی دروست نەکەن لە دوێک. ناو ناوەندەی بە نانە ئێرە لۆ من ئەلێڕاوەستە بەسە و ساران دەچ بنێرە و لایەن دەچ بنێرە و لای. زۆری ئەو کێشە و گرفتانەی کە لە کاتی هاتنی بۆنەکان دروست دەبی وەکو بە خۆتان ئاگادارن گەشتیارێکی زۆر ڕوو لە هەرێمی کوردستان دەکا و ڕوو لە شارەکان دەکا. ئەمە دەبێتە هۆکارێک بۆ دروستبوونی زۆری ئۆتۆمبیل هەروەها خەڵکی خۆشمان لە بۆنەکان زۆری لە ماڵەوە دەردەچن سەردانی شوێنەکان دەکەن بە تایبەتی شوێنەکە مۆڵەکان و ئەو شوێنانەی کەواتیا ئاهەنگی تیادا دەجێڕێ. ئێمە وەکو بەڕێبەرایەتی هاتوچۆی هەولێر وەکو ئەفسەر و کارمەندان هەڵدەستین بە ڕێخستنی شەقامەکان و هەر کەسێکی سەرپێچی یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ بکە بە بڕی ئەو سزای کە دیاری کراوە سزای دەدەیت. لێرە بە شێوەیەکی دەگمەن شۆفێر پابەند دەبێت بە ڕێنمایی یاساکانی هاتوچۆ ئەمەش لە ئەنجامی پەلەپەلی بەشێک لە شۆفێران بۆ کڕینی کەلوپەل و پێداویستیەکانیان. جەنجاڵی باڵی کێشاوە بەسەرم شەقامانە. زۆری ئەو سەرپێچیانەی کە دروست دەبی وەستانی ئۆتۆمبیل بە دوو ساید لە شەقامەکان کە ئەمە کێشەی هاتوچۆمان لە بۆ دروست دەکات. ئێمەش وەکو کارمەندان و وەکو ئەفسەران ئاگاداری شوفێرەکان دەکەینەوە کەوا بە هیچ شێوەیەک بە دوو سایدی لە شەقامەکان ڕانەوەستن. ئەگەر ڕاژوەستان ئەو کاتە سزایان دەدەین بە بڕی 30,000 دینار غرامەی سەرپێچیان لۆ دەکەین. لە یەک کاژمێر دەیان سەرپێچی تۆمار دەکرێن کە زۆر جارە و سەرپێچیانە دەبنە هۆکاری ڕووداوی گەورە. وەستانی ئەو ئۆتۆمبیلانێک کە بە دوو ساید لە شەقامەکان ڕادەوەستن سەرەتا کەم تەرخەمی شوفێرەکانە لەبەرەوەی گەراجەیە دەتوانن بچن لە گەراجەکان ڕابوەستن بەڵام لەبەرەوەی ناسنە گەراجەکان و لە شەقامەکان بە دوو سایدی ڕادەوەستن ئەمە جەنجالی و خەلەباڵغیمان لۆ دروست دەکا هەروەها ڕێگری لە پیادە ڕۆیش دەکات لەو شوێنە و لە ئەنجامدا دەبێتە هۆی دروستبوونی خەلەباڵغی و پێکدادانی ئۆتۆمبیل دروست دەبی. زۆر کات لە کاتی پێکدادان یعنی کێشەی شەڕی لێ دروست بووە لە نێوان شوفێرەکان کامە بۆتە هۆی کێشەی کۆمەڵایەتی. برایانمان لە پۆلیس هاوکارمانن لێ ناگەڕێن کێشەکان تەشەنە بکەن. ئێمەش وەکو پۆلیسی هاتوچۆ بە زووترین کات دەگەینە شوێنی ڕووداوەکان لێ ناگەڕێن ئیزدیعام و خەلەباڵغی لە شوێنەکە دروستبی. وە پەیامم هەیە لە ڕێی تەلەڤیزیۆنەکەی بەڕێستان بۆ برانی شوفێر کەوا بە هیچ شێوەیەک لەو شوێنانە ڕانەوەستن بە دووسایدی کە دەبێتە هۆی دروستبوونی قەلەباڵغی و ئەو لەو شوێنانەش ڕانەوەستن کە هێمای وەستان تیایدا قەدەغەی لێیە. ئەو سەیارانەی بە دووساید ڕاوەستانە ئاگدار بە ڕقەمت دەنووسرێ و غەرامە لۆدێ برابەرە سەیارەکە داوە بە ڕقەمت دەنووسرێ و غەرامە لۆدێ.
ئەوەی پەیوەندیدارە بە پۆلیسی هاتوچۆ هەر شوفێرێک سەرپێچی بکە لە شەقام یاخود بە لاساری بڕوا لە شەقام ئێمە ئیجراعاتی یاسایی خۆمانی لەگەڵ دەکەین وەکو سەرپێچکار ئەوەی کەوا دەمینێتەوە بە نیسبەت کێشە و یاخود تعلیق لێدان و یاخود شکاندنەوە سەر یەکتری ئەوانە زیاتر لایەنی بەڕێوەبەراتی پۆلیس پەیوەندیدارە و ئەو کەسانەی کەوا ئۆتۆمبیل دەشتێنەوە سەریان یاخود تعلیقیان لێ دەدێت لەلایەن شوفێرەکانی تر ئەوانە دەتوانن ژمارە ئۆتۆمبیلەکان تۆمار بکەن و بچن داوای یاسایی خۆیان لە نزیکترین بنکەی پۆلیس تۆمار بکەن بەڵام ئەوەی پەیوەندیدارە وەکو پۆلیسیات وچۆ ئێمە لە ڕێگەی جیهازی SMS و لە ڕێگەی دەفتەری ئاجیلەی کە هایتمان دەتوانین سەرپێچیان لە بۆ بنووسین کە لێخوڕین بە لاساری شوفێرەکەی نەهات پەیوەندی بۆ ئۆتۆمبیلەکەی نەکرد ئێمەش سەرپێچێکی بۆ تۆمار دەکەین بە دوو سایدی ئەگەر سارفلاشی پێوی سوارینەکەشی داژی ساندوێ هەر مخالەفەتی قانونیە و غڕامن سەرجەم ئەو یاسا و ڕێنمایانەی کە لە هاتوچۆ کە دەرچووە هەمووی بۆ بەرژەوەندی هاوڵاتیان و بۆ بەرژەوەندی شوفێران و بۆ بەرژەوەندی پیادەنە بەڵام لە هەموو دنیاە سەرپێچی کار هەر هەیە سەرپێچیش ینی لە وڵاتیمە لە چاو زۆر وڵاتان ینی ڕێژەکەی کەمە ینی سەرپێچی هەیە بەڵام بەو ڕێژەی وڵاتان نییە و ناتوان ئەمەیە وەکو بەڕێبەراتیا سوێرە ناتوانانی سەرجەم سەرپێچەکان ینی بنەبڕ بکەین ینی هەر شوێنێک کۆمەلگای لێبی قەرەباڵغی لێبی بە هەمان شێوە سەرپێچکاریش لێبی لە کاتی بۆنەکاندا ئەو ئۆتۆمبیلانەی کە پێش بڕچێ دەکەن لە شەقامەکان بە پێی برگەی یاسایی کە لە هەیتمان لە سزاکانی خۆمان ئێمە سزایان دەدەین یعنی ئەمە ئەو ئۆتۆمبیلانەیەکەوە پێش ئەو لێخوڕین بە لاساریە بڕی 40,000 دینار سزا دەدرێت خاوەنی ئەو سیارانەی دووسایدن ڕاوەستانێ بە دووسایدی ئەگەدار بە ڕقەمە دەنووسرێ و خەرەبە لۆدێ بەلەو کە سیارەکە نابە نایکا کە عەرەکە بکە حضرتك على كوكب أو سعيد وسعيد راوستايا على كوكب لا بأس رابط قد تساعد أول بخواني راوستايا ئەو دەرکە دخولیە لێ مەگەڕ یەک سیارەی خروجی لێ بێتە دەرێ باش کاکە بەو شێوەیە دێتە زادەی بینێرە با لێرە بستە بسوڕێتەوە ئە لێرە بیسوڕێنەوە هەلای بە جوانی با قەلەباڵغیە و لایە دروست نەبیت ئەتو سایدی بن ڕەسیفی دێدا داخل دەبی پێویستە لە سایدی یەکەم یان دووەم بێی داخلوی مادەم نیازی لادانتە بوو دەتەوێت بچێ ناو گەراجی دەبی شوێنی خۆت بکەیەوە ئەگەنا تووشی پێکدادان دەبی و بە خۆشت سەرپێچی کار دەردەچی ئێرە لادانە و ئیشارەتت پێ کردووە و بە خەڵک دەرەی لا دەدەم لە هەمان کاتیشدا لا نادەی لە کۆتایی بەرنامەی ترافیک دەمانەوێت کوردستانێکی هۆشیار و تەندروست لە بواری هاتوچۆ بنیاد بنین تاوەکو چیتر ڕۆحی ئەو مرۆڤانە نەبێت بە قوربانی ئەو هەموو سەرپێچیانەی کە ڕۆژانە تۆمار دەکرێن. ترافیک ئاواتی پاراستن و سەلامەتی شۆفێر و پیادەڕەوەکانە ئەوەی ڕێگر بن لە ڕووداوی هاتوچۆ و چیتر منداڵ بێنازی دایک و باوچیان گەورە نەبن بەهۆی ئەو جەنگەی شەقامی کردووە بە گۆڕەپانی شەڕ.